بەناوی خۆی بەخشندۆ میهرەبان ئەمڕۆ ڕێکەوتی 23 2018 کارمەندان و پزیشکانی مقیم و ئەقدەمی نەخۆشخانەی گشتی چەمچەماڵ بڕیاری بایکۆتی گشتیماندا و دەرگای فریاکەوتن و پێشوازی نەخۆشخانەمان داخست. ئەمەش وەک کاردانەوەیەک بۆ ئەو زوڵم مستەمەی کە لە وەزارەتی تەندروستی و کارمەندانی ئەو وەزارەتە دەکرێت وا بۆ ماوەی 4 ساڵە کارمەندان و پزیشکان بێ بڕانەوە بە بەردەوامی خزمەتی هاوڵاتیان دەکەن. ئێمە لە کار و پیشەی خۆمانە زۆر دڵسۆز بوون بە هاوڵاتیان بەداخەوە هاوڵاتیان باجی ئەم کارە ئەدەن و حکوومەت بێباکە هەتا ئەگەر ئەو خەڵکە بکەونە سەر جادە و سوود لە خزمەتگوزارە تەندروستیەکانیش وەرنەگرن هێشتا حکوومەت باکی نییە. بۆیە ئێمە لە بایکۆت بەردەوامە بین، دەرگای نەخۆشخانەکان داخین، دەوام ناکەین هەتا ئەو کاتەی موچەی بێ پاشەکە و دەگەڕێتەوە بۆ وەزارەتی تەندروستی و لە زووترین کاتدا و هەرچەندە دەنگۆی هاندان هەیە بەڵام ئێمە بە هاندان هەڵناقڵەتین. ئەو هاندانشمان بدەنێ سەرفیەکەین لە مەسرەفی هاتوشۆی خۆپشاندانەکانماندا و بەڵێ لە ئێستادا تەنها پزیشکی نیشتەجێی خولا و دێرین هەروەها کارمەندان ئەو پەرستاران لە مانگرتندان پزیشکە پسپۆڕەکان مانگرتنیان ڕانەگەاندووە.